گەورەترین وڵاتی بەرهەمێنی نەو لە جیهاندا تووشی گەورەترین کورتێنانی بوجە بووەتەوە لە مێژووی وڵاتەکەیدا، ناونیشانی هەواڵی سەرەکی بەشێکی زۆر لە مێدیا عەرەبی و جیهانیەکانە کە بەسەر سوورمانەوە لە دوایین ڕۆژەکانی کۆتایی ساڵی 2015دا بڵاویان کردوێتەوە. 2 ساڵ بەر لە ئێستا سعودیە بە یەکێک لە وڵاتانە دادەنرا کە خاوەنی داهاتێکی زۆر و بودجەیەکی بێکوردێنان بوو، بەڵام بەهۆی دابەزینی نرخی نەوت و چەنەوەکارێکی دیکەوە لە ئێستادا سعودیە لە پێشەنگی ئەو وڵاتانەدایە کە بە کوردێنانێکی زۆرەوە پێدەنێنە ساڵی 2016ەوە. حکوومەتی سعودیە ڕایگەیاند بودجەی وڵاتەکەی بۆ ساڵی 2016 بە 840 ملیار ریاڵی سعودی خەمێنراوە کە دەکاتە نزیکەی 224 ملیار دلاری ئەمریکی و بڕی کوردێنانی ژاستێکی پێوانەی تۆمار کردووە کە بە نزیکەی 87 ملیار دلار مەزەندە دەکرێت کە ئەوەش بەرزترین ئاستی کوردێنانە لە مێژووی سعودیەدا. هەروەها بڕی کوردێنان لە بودجەی سعودیەدا بۆ ساڵی 2015 ئەبریتی بۆ لە 98 ملیار دلار، ئەوەش لە کاتێکدایە لە ساڵی 2014دا بڕی کوردێنان تەنها 7 ملیار دلار بوو و لە ساڵی 2013دا کوردێنان نەبووە لە بودجەدا. شارەزانی بواری ئابووری ژامەژە بۆ دەکەن ئەو سیاسەتەی سعودیە گرتوێتیە بەر سیاسەتێکی شخص خواردووە و بۆ هۆی ئەو کوردێنانی بودجە لە بەرزبوونەوەدایە. 437 دووە بە دوای ڕاگەیاندنی بڕی کوردێنان لە بودجەدا، سەلمان عەبدولعەزیزی پاشای سعودیە بەرنامەیەکی چاکسازی ئابووری بۆ کەمکردنەوەی بڕی کوردێنان ڕاگەیاند و ئاماژەی بۆ کرد ئاستی پشتبەستنی وڵاتەکەی بە داهاتەکانی نەوت کەم دەکاتەوە و بۆەوەی لە ئەگەری بەردەوامبوونی دابەزینی نرخی نەوتدا سعودی ئاوشەوەی ئەم ساڵ ڕوبەرووی قەیرانی دارایی نەبێتەوە. هاوکات حکوومەتی سعودیە نرخی لیترێک بنزینی بەڕێژەی لە 150 زیاد کرد و بڕی باج و نرخەکانی ئاو و کارەبا و گازی لەسەر وڵاتیان زیاد کرد. لە ناوەڕاستی ساڵی 2014ەوە تا ئێستا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا لە 170 نرخی ڕاستەقینەی خۆی لەدەستداوە و سعودیش نرخی بەرمیلی نەوتی لە بودجەدا بە 100 دلار خەمڵاندووە. ئەوەش لە کاتێکدا سعودی بۆ دامینکردنی داهاتی وڵات بەڕێژەی لە 145 پشتی بەداهاتی نەوت بەستووە. جگە لە دابەزینی نرخی نەوت کە هۆکاری سەرەکی کوردێنانی بودجەی سعودیە، تێچوونی دەستێوەردانی ئەو وڵاتە لە شەڕی یەمەن و سووریا کە بەدەیان ملیار دلار دەخەملێنرێت، هەروە زیادبوونی تێچوونەکانی ڕۆڕسمەکانی ئەو وڵاتە و تێچوونە سەربازیەکان هۆکاری دیکەن بۆ کوردێنانی بودجەی سعودیە. لە ئێستاشدا ئاماژە بۆ دەکرێت دابەزینی دراوی یەدەگی بیانی لە بانکی ناوەندی سعودیە گەیشتوتە لە 100 بۆ هۆیشەوە سندوقی دراوی نێودەوڵەتی هۆشداری داوەتە وڵاتە کە دەبێ بۆ ڕێگریکردن لە یەدەگی دۆلار پێویستە بە زووترین کات سعودیە سەرچاوەکانی داهات زیاد بکات. بەرەم ساڵح NRT